زیاتر لە 2 هەفتەیە ئاماری توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی ڕوو لە دابەزینە. بە هەر 4 نەخۆشخانەکەی چارەسەری ئەو ڤایرۆسە زیاتر لە 140 توشبوو ماونەتەوە کە باری تەندروستی زۆرینەیان جێگیرە. تام ساتی منیش قسەی تێدا دەکەم توانم بڵێم ئێمە لە ئێستادا ژماری توشبوان هەر بەرەو خوارە و ژمارە و نەخۆشانی ئێستا لە ناو نەخۆشخانەکانی شاری سلێمانین 145 حاڵەتمان هەیە کە 36 حاڵەتیان لە بەشی چاودێری وردن و تەنها 18 حاڵەتیانە توان بڵێم باری تەندروستیان ناجێگیرە و لەژێر چاودێریکی وردی پزیشکاندان. کەرەنتینە ناکرێتەوە بەو شێوازە تەنها ڕێنمایەکانە کە دەردەچێت و بۆی جێبەجێ بکرێ و گرنگە هاوڵاتیان خۆیان تاکپارێزی جێبەجێ بکەن و بەڕاستی جەژن پێویست بەوە ناکە بەرکەوتنێکی زۆر دروست بێتەوە زۆر گرنگە هاوڵاتیان لە جەژندا تەواو پابند بن چکە زۆر جار قسەوە دەکرا بۆ مەسەلەن لە جەژنا کەرەنتینە دەکرێت ڕۆژانی پێش جەژن کەرەنتینە ناکرێت زۆرترین بەرکەوتن ئیلاقاتی ئیجتیماعی و کۆمەڵایەتی ئێمە لە جەژنا ڕوودەدات بە تایبەتی باوەش پیاکردنە ماچکردنی کەسەکانە لە نێوان خۆیاندا کە ئەمە هۆکارێکی زۆر دەبێت بۆ دووبارە زیادبوونیان هەڵکشانی ژماری توشبووان. زۆرینەی ئەو کەسانی ڤایرۆسی کۆڕۆنایان تێپەڕاند و دووبارە پشکنین دەکەنەوە بە مەبەستی دڵنیایی تەندروستیان. هەر بۆیە جوڵە زۆرەکەی خەڵکی لە نەخۆشخانەکانەوە گواستراوەتەوە بۆ ئەو ناوەندانەی پشکنینیان تێدا دەکرێت. لە کلینکی پشکنینی عەلیناجیەوە ڕێنمایی تەواو بە هاوڵاتیان دەدرێت گەر تۆی هاوڵاتی نیشانێکی تایبەت بە کۆڕۆنات نییە سەردانی ئێرە مەکە لەبەری کە لەم قۆناغەدا پشکنینت بۆ ناکرێت. ئەوەی کە لەوێرەکاندا بەرچاو دەکەوێت ئەمڕۆ ڕۆژی هەینیە تا ڕادەیەک شوێنەکە بە چۆڵی دەبینێت بەڵام لە ڕۆژانی ئاساییدا بەپێی ئامارەکانی ئەم ناوەندە تەندروستیە ڕۆژانە نزیکەی 400 کەس سەردانی ئێرە دەکات. بەپی دااتانی لەبەردەستمان هەیە زیاتر لە 400 هاوڵاتی سەردارمانەکات بەڵام خۆشببختێکی ئەوەیە هاوڵاتانی کە ئێستایان زۆرترین هاوڵاتیانی کە چاک بوونەتەوە نەخۆشەکان تێپەڕانەوە و ئەوەی کە ئێستایەت مەسەڵەن بۆ قەزای پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا ئەوانی کە پشکنیان بۆکەین ئێمە بە چەند شێوەیەک پشکنیان بۆکەن یەکێک لەوانی کە ئەگەر کەسەکە نیشانی هەبێت نیشانی پەتاکەی هەبێت یعنی ئەو لێکچوانی کە باسیەکە نەخۆشەکە خۆی لێر یەکسەر پزیشکەکان بە پێ و بنەمازانستی لەبەردەستیانەتی یەکسەر کەرەنتینیان بۆ نووسن و دەسەکرێت بە عیلاج هەر لێرە بەشێک لە چارەسەرەکان وەرگن و چارەسەری جاران ئێمە لە کلینیک عەلیناجی چارەسەران بۆ کەس نانووسی بەڵام ئێستا خاوڵاتیانی کێن کە پێویستیان بە نەخۆشخانە نییە باری تەندروستیان بەشەیەکی گشتی جێگیرە بەڵام نەخۆشەکەیان هەیە یەکسەر لێرە پزیشکە وەڕێزەکان پشکنینە چارەسەرەکان بۆ نووسن لە ماڵە چارەسەرەکە وەرەگرن و بەشێک لە چارەسەکان لێرە بێ بەرامبەر وەرێگرن. لە هەرێمی کوردستان توشبوانی کۆڕۆنا نزیک دەبێتەوە لە 12,000 کەس کە نیوە بەو ڕێژەیە بە نزیکەی لە دوای جەژنی ڕەمەزانەوە تۆمار کراون و بە کۆی گشتی تا ئامادەکردنی ئەم راپۆرتە 455 کەس گیانیان لەدەستداوە. پارێزگای سلێمانیش زۆرترین توشبوو گیان لە دەستدانی بەردەکەوێت بەڵام ئەم چەند هەفتەیە ژمارەکان تیایدا دابەزیون کە تەندروستی دەیگێڕێتەوە بۆ خودپارێزی تاک. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.